بين الفيرات دي بري نهلي قلق جاكي خوشا گرمه بلو گرمه 42-45 هاتو خلق خستو ایراد کرد بس ما دو اوریشی تام حس کن ریکم ما هنگ بما خوش کن و فکر کن ازیکو في جای نبید ما ترسین نخیست سا علما کی لەبەر ئەوەی لێرە چەند هەڵە تێگەیشتنێک هەیە بەرامبەر نەخۆشی نەفسی و کێشەی نەفسی ئێمە ئەمانەوێ ئەو شتان نۆرماڵ بکەینەوە و لە ڕێگەیەوە هەنێک هۆشیاری دەرونی بین بە خەڵکی یان جوابی ئەو پرسیارانە بینەوە کە لە لای ئەوان دروست بووە و هەروەها دۆزینەوەی چارەسەری بۆ ئەو کێشە و گرفتانەی کە هەیەە ئێمە هەوڵەیەین ئەو نەخۆشیانە تەشخیص بکەین بە شێوەیەکی کلینیکی بە شێوەیەکی زانستیانە و پاشان لە سنتەرەکەمان چارەسەریەکی گونجاویان بۆ بدۆزینەوە. زۆر جار ئالوودەبوونمان هەیە من ئەمڕۆ تەنها 4 جارم هەڵبژارد ئەویش باسی ئینتەرنێت ئەدیکشنەکەم واتە ئالوودەبوون بە ئینتەرنێتەوە لەگە ئالوودەبوون بە ژگەرەوە ئالوودەبوون بە کوهول و مادە هۆشبەرەکانەوە. جۆری ماسیەکان و نەوعەتی ماسیەکان لە سنووری دەربەنیخانە ئەنواع بێڵن ماسی هاتووە جۆرە و جۆری ماسیەکان هەن ماسی زیاتر لە ڕووی لە دەربەنیخانە کاربەکان چێ 4 نەوعی هەیە دوای ئەوە سەلەمون هەیە ئەوش حوزێکی تری لێرە هەیە لە دەریاچەکەشە 1-2 حوزی گەورە هەیەنی دایرەی زەراعەیە ئەوانی شەر کاربن ماسیەکانی بەڵام جۆری نەوع زۆرن بەڵام ئەو جۆرانە هەن کە لە دەربەنیخانە بوون زیاتر کاربە چۆنەتی بەخێوکردنی زیاتر لەسەر ئەرکی خۆیانە خەڵک کەوتێتە سەر وجدانی خۆی هەیە ئەنواع شتی تریەداتی هەیە علەفەکەیە زیاتر ئیسەرکە لە لای منە من علەفی بۆ کارتێرم ئەو دانخۆرانەی کە لە دوامەوە لە پشتمەوەی ببینیت ئەو دانخۆرانەیە علەفی بۆ کڕین تەنیا 650 هزار دینارە زیاتر ئاندێنێ بۆ تقریبا مدەی ساڵێک ئیسفادەی لی ئەکرێت و ماسیێکیشە بە حەقەت چۆن بیری لێ بکەیتەوە چۆن ناوی بنیت ماسیێکی تام خۆش باشە بە لەزەتە تر ئەمانەیە ماسیەکانە بەڵام مشتەرێکی زۆرمەیە بە عام من لێرەنە زیاتر دانەدانە و 2 کیلۆ و 3 کیلۆ 4 کیلۆ 10 کیلۆ 20 کیلۆ لێرە خەڵکە خوان تێنە ئێرەنە لێرە ئەیبەن.